سڵاوڕێز هاوڕێیان بابەتێک دوور لە شەڕ و موچە و ئەم کێشانێک کە ئێستا هەیە لە کوردستان و کە بیستین لە دەرەوەی کوردستان و بابەتی ئیسرائیل و ئێران دێمە بابەتێک کە تووزێ مێژوویە یانژی زانیاریە کە حەزەکەم بە ئێوە بڵێم کە بیزان. طبعا لەسەر مەڵا مستەفا قسە ئەکەم. مەڵا مستەفا 4 ژنی هەبوو. من باسی دایکی مەسعود دەکەم حەمایل کە ژنی 4ەمی بوو. حەمایل 5 کوڕی هەبوو: مەسعود، سیدات، نیهات، دلشاد، وەجیه. 5 کوڕی هەبوو. ژنەکانی تریش ئەوە بوو کە دایکی ئەدریسە هەر ئەو کوڕی هەبوو. ژنی تریش 2 کوڕی هەبوو: لوقمان و سابر. ژنی تریش 1 کوڕی هەبوو کە عوبەیدڵڵا. بۆ 3 ژنەکەی تر کوڕەکانیان نەمان، ئیتر لە عوبەیدڵڵا و سابر و لوقمان بگرە کە دیار بوو بە پلانی حەمایل ژنی 4ەمی چیان بەسەر هات. و هەروەها ئەدریس کە وەفاتی کردووە، مردووە. زۆر کەس دەڵێن کوژراوە، زۆر کەس دەڵێن ژەهر دراوە، زۆر کەس هەرێک شتێک دەڵێ. بەڵام بابەتەکە ئێستا کاتی نییە باسکەم. ئەگینا من بابەتەکە هەمووی دەزانم کە ڕۆژی هاتبوو ڕزاییە لە تەهران کە چوو سەر قەبران، دوای گەڕاوە ماڵ. ئیتر مردنەکەیشی هەمووی دەزانم. ئەوە با ئێستا باسی نەکەین. بەڵام من باسی حەمایل دەکەم زیاتر. ئەوەش کە ژنێک بوو زۆر زیرەک بوو، ژنێک بوو زۆر عاقڵیش بوو، ژنێک بوو توانی بووی کۆنتڕۆلی مەڵا مستەفا بکە. یعنی مەڵا مستەفا کەوتبوو دەستی حەمایل. حەمایل چوون ویست بووی وای لێ دەکرد تا مردنی. طبعا حەمایل تۆڵەی مامی کردەوە لە کوڕەکانی مەڵا مستەفا کە مەڵا مستەفا لە ڕووسیا هاتەوە. مامی حەمایل ناوی ئەحمەد بوو، پێیان دەیوت ئەحمەدی کوێر کە بە دەستی خۆی ئەحمەدی کوشت، یعنی برای خەزوری. ئیتر حەمایل بە باوکی وت: باوکە مێردم، مەڵا مستەفا براکەی تۆی کوشت، بەڵام من تۆڵەی ئەوە دەکەمەوە حەقتان نەبێ. و فعلەن تۆڵەکەی کردەوە. هەرچی کوڕی مەڵا مستەفا هەیە لە ژنەکانی تر تەصفیەی کرد، یەک لە دوای یەک. ئەم شتێکە من دەڵێم و باسی دەکەم لە کتێبەکانی ئەیوب بارزانیدا هەیە. ئەیوب بارزانی دەبیتە ئاموزای مەسعود بارزانی، هەمووی بە تەفاسیلی تێدایە. لە سلێمانیشە دەتوانن بیکڕن و بیخوێنن کتێبەکانی ئەیوب بارزانی. من لێرە 2 وێنە وتان دانم. یەکەم وێنەی حەمایل کە یەکەم جارە بڵاو دەبیتەوە، قەت کەس نەبینیوە. ئەو وێنەیە کە من ئێستا بڵاوی دەکەمەوە. هەروەها وێنەی کتێبەکانی ئەیوب بارزانیش بتان دانم کە بچن ئەوەی حەزی لەوێ بخوێنێ. کاک ئەیوب زۆر بە وردی کێشەکانی ناوماڵی مەڵا مستەفا باسی کردووە، کێشەکانی کوڕەکانی مەڵا مستەفا، تاریخی مێژووی حەرەکەی کوردی باس کردووە، خیانەتەکانی مەڵا مستەفای باس کردووە، ئەو ناکۆکیەی ناوبەینی حەمایل و کوڕەکانی تری مەڵا مستەفا کردووە و چون لە یەک لە دوای یەک تەصفیە کراون. هەمووی تێدایە. پێم خۆشە ئەوەی گرنگی بە مێژوو بدە، بزانێ مەڵا مستەفا کێیە، بزانێ حەمایل کێیە، بزانێ مەسعود ئەم گەمژەی کە ئێستا هەیە چۆن بوویتە سەرۆکی حزب بە چ پلانێک. ئەمە هەمووی پلانی حەمایلی دایکی بوو. حەمایل وەکوتم 5-6 کوڕی هەبوو: مەسعود بوو، نیهات بوو، سیدات بوو، سیهات بوو، وەجیه بوو، دلشاد بوو. 6 کوڕ عەفوو. 2 کچیشی هەبوو مەڵا مستەفا لە حەمایلها. 6 کوڕ و 2 کچ. 2 کچەکەی هێک ناوی لەیلایە، ئەوی تریش ناوی خاتوونە. ئەو 2 کچەی لێ هەبوو. 8 منداڵی لە حەمایل هەبوو. لە ژنەکانی تریش وەک باسم کرد کچیشی هەبوو، کوڕیشی هەبوو.
من بس ناوي كورة كان ظلم جنيك كوريك يا بناوي عبيد الله وكوتم جنيكش صابر ولقمان جنيكش ادريس يا ابو اما زور جرينجر او كتيبه بخير منات هون بابتك هم ليره بچند دقائق بتان باز بكم بلام هر اول ظلم حمايل جنيك زيرك جنيك بو زور زاناتر بلو سجنك يتري مالا مصطفى وأمشتي شكرت ككراكي مسعود بينيتا بيشوا وتصفية كدني كراكاني تري ملا مصطفى كلجنة كاني ترن وطولك النوي مامي خوي كبدستي ملا مصطفى كجرا چونك ملا مصطفى كلا روسيا هاتوا شيخ أحمد إبراهيم بيوت محمد غايزي باري كباوكي حمايلة لقال أحمو يكور بيدوت أبي بيان كجي چونکە زۆر تعدان لە ئێمە کردووە لە غیابی دوکات لە ڕوسیا بووی زۆر شتین بەرامبەر ئێمەی کردووە ئەبێ تەسفیە بکەی ئەوە بوو مەڵە مستەفا پێیوت گەورم ئەگەر مەجالم بدێ ئەمجارە نزیکی خەزورم نەبم بەڵام ئەگەر شتێکی تری کرد وعد بێ بیکوژم بەڵام براکەی ئەحمەد بۆ دەکوژم ئەوە بوو لە موسڵ کوشتیان وأوا بو قهرێکی زۆر گەورە یعنی زۆر ناخۆش بوو بۆ حەمایلی ژنی چوو لای باوکی وتی من تۆڵەی براکەت دەکەمەوە من تۆڵەی مام دەکەمەوە فعلا تۆڵەی کردەوە توانی کوڕەکانی تری مەڵە مستەفا هەر هەمووی تەسفیە بکە گەمژە کوڕەکەی مەسعود بارزانی بهێڵێ کە ئێستا بوویتە بەڵایەک بوو ئەم میلەتە ڕۆژێکی خۆش و هیوادارم ئەو کتێبەی کاک ئەیوب بیکردن و بیخوێنن لە سلێمانی هەیە سوپاسان دەکەم